والله دلم خوش من داوای لەبوردنەکەم کە لەم دیوەوەم بەڵام ڕێگا نەبوو بێمە ئەو دیوە بۆ خزمەتی تۆ. مامەجان سڵاو لێبێ. چیەکەی لە پشتیم سیاجەوە؟ والله وەکتێکمان تەخەڕوجی کردووە هاتنە بۆ لای. ئەی باشە بۆ نەچووی لەوێ دانیشی. والله ئێمە لە هەولێرەوە هاتین تاخیر بووین وێ ڕاست بێ. شوێن نەمابوو. شوێن نەماوە هەر نەگەیشتنەوە ئەوێش نازانم بەتوان گەیشت پێیان نا. چ بەشێکی تاوا کردووە؟ پزیشکی گشتی. پزیشکی گشتی. بەڵێ. لە هەولێرەوە هاتووە سلێمانی؟ بەڵێ. تا چەندێ دڵە خۆشە؟ والله طبعا دڵم خۆشە بۆ هەموو قوتابیان نەکرد بۆ ئەوانەی هەمیان تەخەڕوجیان کردو هیوادارم ئەوانەیش ماونەتەوەش دڵگران نەبن وەشکم ساڵێکی کە بتوانین دەرەجەی باشتر بەجێبێن و سەرکەوتوو کاتێکە بینی بەرهەمەکە و لێرەیە و خوێندنی تاوا کردووە چ هەستێکە؟ والله دڵم خۆشە من داوای لەبوردنەکەم کە لەم دیوەوەم بەڵام ڕێگا نەبوو بێمە ئەو دیوە بۆ خزمەتی تۆ. تەمەنای چی بۆ خوازی؟ والله هیوادارم سەرکەوتوو بێت لە کارەکانی خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان بکات. یعنی ئێمە ئەو ڕەنجەمان کێشاوە ئەومان دووبنەمان کردو ئەومان پێگەیان بۆ حەز دەکەم ئەویش لە خزمەتی خەڵکا بێت. چی پێوتی ئەو؟ بڵێ کەی بۆ نمونە کە خوێندنی تاوا کرد. وەڵی بەس سوپاسگوزاری کردبوو. یعنی هەستی بە ماندیبوونی من زۆر کرد تەمان. ئێمە زۆر پێوەی ماندیبوونەوەی ڕاست بێت. ئەما کاتی خۆی لە زاخۆ وەرگیرا بوو بەس دوای نەقڵمان کردەوە ئێرە. لە سلێمانی تا چەندێ مرتاح بوو؟ والله مرتاح. بیش گرفتێکی نەبوو؟ لەخوا بەزیاد. یاخواتە من درێژ بی. خۆش بی بژی سپاس دەکەم.